يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، دوو وشە هەن. یەکەمیان ئاواتی هەموو ئینسانێکی مسڵمانی ژیرە، ئاواتی دەخوازێ دوعای بۆ دەکا کە خوا بە نسیبی خۆی و خێزان و منداڵ و هەموو ئیماندارانی بکە. دووەمیشیان ئەو وشەیە کە ئینسان پەنا دەگرێت بە خوای پەروەردگار کە خۆی و خۆشەویستانی لێ بپارێزێ. ئەویش وشەی خۆشبەختی و بەدبەختیە. هەموو مرۆڤێک لەسەر زەویدا ئاواتی ئەوەیە کە خوای پەروەردگار خۆشبەختی کە، و هەمووشمان پەنا دەگرین بە ذاتی خوای پەروەردگار کە خۆمان و هاوسەر و منداڵ و هەموو ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بپارێزێت لە بەدبەختی و هۆکارەکانی بەدبەختی و ناخۆشبەختی. بەڵام با بزانین لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششدا ئینسان بەچی خۆشبەخت دەبێ و بەچی بەدبەخت دەبێ. لە سوورەتی ئەلەعراف ئاەتی 19دا خوای پەروەردگار دەفەرمێ: یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە فكلا من حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. پەروەردگار باسی یەکەم ماڵی سەر زەوی دەکا کە ماڵی ئادەم و دایە حەوایە، نمونەیە بۆ هەر یەکێک لە ئێمە. پێمان دەڵێ بەچی خۆشبەخت دەبی. لەم وتارەدا بەس نیو ئاەتی قورئان وەردەگرم: یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە. بزانین ئەم چەند وشەیە لەم قورئانە پڕ بەرەکەت و بەخششەدا چەند نوانەی گەورەمان دەداتێ. پێمان دەڵێ ئەگەر ئاوا بکەی خۆشبەختی، بەخوا پێچەوانەکەشی نیشانەیە بە بەدبەختی. جاوە خۆی دراوەتە دەستی تۆ. ئەوە قورئانەکە لەو چەند وشەیەدا ئەو دەرسەی ژیانمان دەداتێ. یەکەمیان خوای پەروەردگار فەرمووی: یا ئادەم، ئەی ئادەم. سەرنجی وردی قورئان بدەن بەڕێزان. ئادەم و حەوا ژن و مێردن، بەڵام خوای پەروەردگار وەکو بفەرمێ: ئەی ئادەم تۆ وەرە کلیلەکەی وەرگرتنی بەهەشت با بەدەستەوە بێ. ئەمە ماڵەکەتانە بۆتان دیاری کراوە کە بەهەشتێکی خۆشە، باخچە و ژیانێکی ئەو پەڕی خۆشە، چی حەزتان لێ بێ تێیدا هەیە، بە ئارەزووی خۆتان لێ بخۆن، تەنها نزیکی ئەو درەختە مەبنەوە. بەڵام خوا بەچی فەرموو؟ نەیفەرموو حەوا تۆ وەرە، هەردووکتان وەرن. یا ئادەم، ئەی پیاوی ماڵ، ئەی ئادەم تۆ وەرە کلیلەکە وەرگرە. بەڕێزان ئەم دەرسە زۆر گەورەیە کە قورئانتان خوێندەوە وشە بە وشە بیری لێ بکەنەوە. یا ئادەم پێمان دەڵێ خۆشبەختی ماڵ ئەو کاتە دەست پێ دەکا کە باوک حرمەتی هەبێ لە ماڵە، کە پیا و قسەی یەکەمی هەبێ لە ماڵدا، و سەرپەرشتیارێکی بەڕاستی تێکۆشەری ناو ماڵ بێ. هەر وەختێک ماڵ شیرازەی تێک چوو، باوک پیاوی ماڵ هیچ قسەیەکی بەدەستەوە نەما، دڵنیابن بەدبەختی لەوێ ڕوو لەو ماڵە دەکا. بەڵام بەڕێزان قورئان وەکو خۆی حاڵی ببن، وا تێنەگەی پێی وتین یا ئادەم یعنی پیا و کوێخا و ئاغای ماڵە و نابێ حیساب بۆ هیچ کەس بکە. نە، قورئان وای نەفەرموو ئەنتە وەزەوجوکە. ئاگاد لێبێ ئەگەر دەتەوێت پیاوێکی سەرکەوتوو بێ بێ حیساب بۆ ژنەکەت بکەی، واوەکەی لەگەڵایە، وەزەوجوکە ژنەکەت ئاگا لێبێ، ئیهمالی نەکەی. هەموو شتێک بکەن بە پرس و ڕاوێش. بەڵام بۆ ئەوەی حرمەتی ماڵ بپارێزرێ، سەرۆکێک هەبێ لەو ماڵەدا با قسەی کۆتایی بەدەستی پیاوەکە بێ. خۆشبەخت دەبن. پیا و دایمە زۆر دوورتر دەبینێ لە ئافرەت، سەرنجامی شتەکان باشتر لێک دەداتەوە. بەڵام ئاگال لێبێ ژنەکەت ئیهمال نەکەی. ئەنتە وەزەوجوکە، ئەوە هاوسەری ژیانتە، ئەبێ حیسابی تەواوی بۆ بکەی. بەڵام بەڕێزان کام پیاو؟ ئەو پیاوەی وەکو ئادەم بێ. وشەی ئادەم لە ئەدیم الأرضەوە هاتووە، واتە لە توێکڵەکەی زەویەوە. خوای گەورە مرۆڤی کە باوکە ئادەم یەکەم مرۆڤی سەر زەوی لە زەوی دروست کرد، ئەبێ صفاتی زەوی لە پیاوی مەردی وەکو جەنابتاندا هەبێ لە ئیمانداراندا.
یەکەمیان زەوی بێمنەت شت پێشکەش دەکا قەتتان دیوە ئەو زەویە ئەو هەموو خێر و بەرەکەتەمان دەداتێ منەتمان بەسەرا بکە باوک پیاوی ماڵ کەشتی پێشکەش بە ژن و منداڵی کرد نابێ منەتیان بەسەرا بکە پێتانەوە مردم ئەوەندەم بۆ هێنانەوە چیم بۆتان نەکرد ئەبێ وەکو زەوی پیاوی بەڕێزی وەکو جەنابتان بێمنەت پێشکەش بکە چکە پاداشتەکەی تۆ بە هەموو پارۆنانێکی ماڵ و منداڵ و خێزانت دەیخوا لای خوا تۆ مارکراوە تۆ ڕەنجت بەزایە نەچووە ئەوان پێی بزانن یاننا منەت نەکەی دووەم زەوی متەواضیعە خۆ بەکەم گرە زەوی بە تەحەممولە ئەو هەموو ملیارەها خەڵکە هاتووەتە سەر ئەم زەویە ئەو هەموو سیارە و ئۆتۆمبیل و هەزاران شتە ناخی زەوی دەکۆڵن ڕۆژێک گوێتان لێبوو زەوی ناڵەیەک بکە پیاو ئەبێ وەکو زەوی بە تەحەممول بێ مادام هاوسەرت هەیە نابێ سەرکەش بی ئەبێ وەکو زەوی بە تەحەممول بی زەوی کەمی بدەیتێ یەکجار زۆرت دەداتێ یەک دەنگەنم لە شوێنێکی بەپیتا بچێنە 100 دەنکە گەنمت لە گوڵەکانیدا دەداتێ پیاویش ئەبێ مشور خۆر بێ ملیۆنێ دیناری بدەیتێ لە ڕۆژێکە پەخش و تەخشی نەکە بەڵکو کەمێک کەسابەتی پێوە بکە کەم زۆر کە نەک زۆر لە ناوبەرێ بە عەرەق و قومار و ئەوانە ئەگەر پیاوێک ئاوا بوو ئەو ماڵە خۆشبەختن بەڵام بە مەرجێک وە زەوجوکە ژنەکەش دایە حەوا بێ ئەزانن حەوا لە چیەوە هاتووە سێ مانای هەیە یەکەمیان ئامێز واتە ئەم پیاوانە ژنەکەشی ئامێزی گەرمی بۆ بکاتەوە بیحەسێنێتەوە لەو هەموو ماندووبوونەی ژیان بەڕاستی ژن ئەگەر سیفاتی دایە حەوای هەبێ ئەبێ ڕووخۆش بێ دڵخۆش بێ بۆن خۆش بێ جوان پۆش بێ ئامێزێکی گەرمی وا بدا بە پیاوەکەی ئەم پیاوە بیری لە دەرەوەی ماڵ نەبێ ئەوەندە چاوی بە جوانی و بۆن خۆشی تێر بوو بێت چاوی بۆ ئافرەتیش تر لە دەرەوە ناچار نەبێ هەڵبڕێ چونکە مرۆڤ کە برسی بوو ئەگەر زۆر ئیماندارێکی بە قووەت و مەبدەئی نەبێ خواردنی پیسیش دەخوا بەڵام ئەگەر تێرت کرد لە خواردنی خۆش لوتی بۆ هەموو بوون کە بابێکی دەرەوە ناڕوە ئەوە حەقیقەتە بەڕێزان حەوا یعنی حیا و شەرم حیا و شەرم معناوەنی ئافرەتێکی کزۆڵ بێ حیا و شەرم یعنی ڕێز لە مێردەکەی بگرێ بەداخەوە خوشکانێکەن ئەهلی جومعە و جەماعەتیشن لە دەرەوە زۆر قەدر و حرمەت لە خەڵک دەگرێ بەڵام هیچ حرمەتێکی نییە بۆ مێردەکەی خۆی ئەوە سیفاتی دایە حەوای تێدا نییە سیفاتی حەوا دایە حەوا ئەوەیە کە ڕێز لە مێردی خۆت بگرە ڕێز لە مێردەکەت بگرە میوانێکت هات کەم و کوڕی با ماڵ باز مەکە لای کە سوکار و ماڵە خەزورانت ماڵی باوکت حەیای مێردەکەت مەبە قسەیەک هاتە پێشەوە چەنەگە دەرمەپەڕێنە بڵێ ئەوە پیاوی ماڵمان هەیە باوکی فڵان کەس بزانم چی دەفەرمێ قسە بەدەستی ئەوە بێ ئەوە حرمەتە ئەگەر ژن وابوو واللهی هەموو لایە خۆشبەخت دەبن سێمیان حەوا بە معنای ژیان دۆست یعنی حەز بە ژیان دەکا نەک هەر کەم و کوڕێکە بوو وەڵا خۆم دەسووتێنم خۆم دەکوژم ماڵ بەجێ دێڵم من ژیان دۆستم حەزم لێیە ئەم ژیانە بەخۆشی بەسەربەرین جا ئەگەر ئافرەت لە ماڵە ژیان دۆست بوو منداڵەکانی ژیان دۆست دەبن بەخوا مێردەکە ژیانی لا خۆش دەبێ بە پێچەوانەشەوە ماڵەکە هەڵدەتەکێ کەواتە خاڵی یەکەم هەر وەختێک پیاوەکان ئادەم بوون ژنەکانیش سیفاتی دایە حەوان هەبوو واللهی ماڵێکی خۆشبەختمان هەیە بە پێچەوانەشەوە ماڵ ئەگەر باوکەکە پیاوەکە هەموو سیفاتی ئادەمی تێدا بوو بەڵام بەداخەوە ژنەکەی وانە بوو ژنەکە هەموو سیفاتی دایە حەوای تێدا بوو بەداخەوە پیاوەکە ئادەم نەبوو بەخوا تەرازۆکە لا سەنگ دەبێ بەدبەختی ئەلێەوە دەست پێ دەکا خاڵی یەکەم یا ئادەم ئاگاتان لێبێ ڕێز و حرمەت و شکۆی پیاو لە ماڵە با پارێزراو بێ دووەمیان فەرمووی ئوسکن ئارام بگرە نەیفەرموو بڕۆ ئەو خانووەوە ئەو بەهەشتەوە نە ئارام بگرە بەڕاستی ئارامی دڵ و دەروون زۆر گرنگترە لە جەستە تۆ جەستە چەند دەماندوو بێ ئەگەر ئێرە دڵخۆش بوو هەر ئیسراحەتی بەس وەڵڵاهی لەسەر شوێنێک کە نەرمترین شوێنی سەرزەویە هەموو سفرەی ڕازداوەی دنیا لەبەردەست تا بێ و لەبەردەم تا بێ ئەگەر ئێرە دڵ ناڕەحەت بووی بەخوا هیچ نایەنێ هەر ماندووی چێژ لە هیچ نابینی جا بەڕێزان دڵنیابن بە وردی گوێ لەم قسەی برای خۆتان بگرن ئارامی تەنها لە دوو شوێندایە ئارامی تەنها لە دوو شوێندایە دڵ بەس لە دوو شوێندا حەسێتەوە یەکەمیان بەرماڵی نوێژەکەت دووەمیان ئامێزی خۆشەویستەکەت ئەگەر دەتەوێت خۆشبەخت بی لە دنیادا بە دووی ئارامی بگەڕێ لەم دوو شوێنەدا لەسەر بەرماڵی نوێش لە ماڵی خوا لە جومعە و جەماعەت و مەوعیزەی خێر
دووەمیشیان لە ئامێزی هاوسەرەکەی خۆتدا هەست بە ئارامی بکە. بەڕێزان بڕۆن لە دادوەرە بە ڕێزەکان پرسن، ئەوە حاکمەکان، ئەوە دۆسیەکانی دادگا، ئەوە برایانی پۆلیس، هەر چ کەسێکتان بینیوە تووشی بەدبەختی بووە ئیلا لەو کەسانەیە کە بەدووی ئارامی و خۆشبەختی ژیانە گەڕاون لە دەرەوەی ئەم دوو شوێنە. بڕۆن هەموو ئەوانەی ڕویان نەکردە مزگەوت و ڕویان نەکردە بەرماڵی نوێژەکەیان، ڕویان کردە کافتریا. بزانە چەند کەس لە کافتریا تووشی شەڕ و هەرا بووە وا لە سزنەکانان. ئەوانەی ڕوو دەکەنە ماددە هۆشبەرەکان، عەرەق، قومارخانە، نادی و سەرخۆشخانە، شوێنی بەدکرداری و دیسکۆ و گۆرانی و ڕەقس و سەما. بەس بزانن ئەوانەی کە لە سزنەکاندان هەرە زۆریان لە 100 تا 90 لەوانن بەدووی ئارامیدا گەڕان، بەڵام لەسەر بەرماڵی مزگەوت بۆی نەگەڕان، لەسەر بەرماڵی نوێژ بەدوویان نەگەڕان. بەس چیان بۆ مایەوە؟ بەس ماندوو بوون، ماوەی خۆیان سەرخۆش کرد، بەڵام بەڕاستی بەدبەختی کردن. دووەمیان هەرچی کێشەی ئەم وڵاتەی ئێمەیە کە تووشی خەڵکی بووە، خیانەتی زەوجیە. پیاوە و خیانەتی لە ژنەکەی کردو و ژنە و خیانەتی لە هاوسەرەکەی کردو، وا لە سجنەکاندان وا تەلاق دۆستەکانیان لە دادگاکاندا بڵاو بووەتەوە. هەمووشی هۆکارەکەی چییە؟ ئەم پیاوە گەڕاوە بەدووی ئارامیدا لە دەرەوەی باوەشی خێزانەکەی خۆی. ژنێکە قەناعەتی بە مێردەکەی خۆی نەبوو لە بەدووی پیاوێکی ترا گەڕاوە لە دووی حەواڵەکەی خۆی، بەڵام نەگەیشتە ئارامی، سەرنجام بەدبەختی دنیا و قیامەتی کرد، ڕیسوای دنیا و بەردەمی خوای پەروەردگاری کرد، ماوەکەی هەڵتەکە. بۆیە عەزیزی خۆم بگەڕێ بەدووی ئارامیدا لەسەر بەرماڵی نوێژەکەت، هەروەها بگەڕێ بەدووی ئارامیدا لە ئامێزی خۆشەویست و هاوسەری حەڵاڵتدا. غەیری ئەو دوانە بگەڕێ بۆ ئارامی، بەس بێزاری و ماندووبوونت بۆ دەگەڕێتەوە. دوو حاڵەت لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سیرکەن. یەکەمیان کاتێک بۆ یەکەم جار وحی خوای لە ئاسمانەوە بۆ هاتە جوبریلی ئەمینە، لە ئەشکەوتەکە هاتە خوارەوە هەستی بە ترس دەکرد. دڵە ڕاوکەیەکی هەبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو لەشی دەلەرزی، ترس و بیمێکی بێ ئەنداز دایگرتبوو. جا سەرنج بدەن گەڕایەوە بۆ لای مامی خۆشەویستی حەکیمی کاربەجێی ناو شاری مەکە ئەبوو تالیب، کە خەڵک ئەگەر دڵە ڕاوکێ و ترس و قەلەقێکی هەبووە داوت ئەبوو تالیبی حەکیم چی بکەین؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی نەکردە ماڵی مامە حەکیمەکەی، چوو بۆ لای حەمزەی پاڵەوانی پاڵەوان بەزێن، بڵێ مامە شتێکی مەترسیدارم توش بووە، چی بکەین؟ پشتیوانیم لێ بکات. نەچوو بۆ ماڵی حەمزەی مامی پاڵەوان، نەچوو بۆ لای هاوڕێی بە وەفای چەندین ساڵەی کە هەموو نهێنیەکیان لای یەک ئاشکرا بوو، ئەبوو بەکری سیدیق. نەچوو بۆ لای ئەوان، گەڕایەوە بۆ لای کێ؟ گەڕایەوە بۆ لای ئامێزی خاتوو خەدیجەی هاوسەری. خەدیجە گیان تووشی حاڵەتێکی نائاسایی بووم، چی بکەم باشە؟ چاو لێ بە من و بە تۆی ود لێ یەکەم ڕۆژی پێغەمبەرایەتیدا ئەگەر ترس و قەلەقیت هەبوو بۆ ئەوەی ئارام بیتەوە، بگەڕێەوە لای هاوسەرەکەی خۆت، بە دووی ئارامیدا لە لای خزمەکانی شت مەگەڕێ. دووەمیان پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کەوا هیجرەتی کرد، ساڵ ڕۆژی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، دیقەت بدەن کە چوە شاری مەدینە، یەکەم ئیش چی کرد؟ دووشت فەرمووی ماڵێک دروستکەم، خانوو دروستکەم، دووەمیان مزگەوت دروستکەم. خۆ بەخوا بەڕێزان شەڕەشمشێر لە شاری مەدینەدا دروست دەبوو، ئەو ئەنساریانە ماڵ و باخ و مڵک و هەمویان بۆ پێغەمبەری خوا و سەحابە واڵا بوو. بەخوا ئەگە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ماڵی ئەبوو ئەیوبی هەڵنەبژاردایە، شەڕەشمشێر و خوێن دەڕژا لە ناو شاری مەدینەدا، بەس لەسەر ئەوەی ئەم بەرەکەت و ڕەحمەتە ڕووبکاتە چماڵێک. بەخوا پێغەمبەر صلی الله علیه وسلم تا وەفاتی بەس قبوڵی بکردایە، ڕۆژێ لە ماڵی خۆی ئاگر نەدەکرایەوە، ئەو سەحابانە شەڕیان لەسەر دەکرد، ئەو مەدینەیە خۆشەویستانە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووینا ئارامی بەس لە ماڵەکەی خۆتدایە، ماڵێکم بۆ دروستکەن، لە دەعوت و داوەتکاری و ئەم لاولادا ئیسراحەت ناکەی لە میوانداری، ماڵەکەی خۆم بۆ دروستکەن. دووەمیان فەرمووی لە دارونەدوەی قوڕەیشی مەککە و بارەگاکانی فڵان و فڵاندا ئیسراحەت نییە، مزگەوتم بۆ دروستکەن، کە ئەو بارە قورسەی پێغەمبەرایەتیم لەسەر شانە. ئێستا دەوڵەتێک بنیاد دەنێن، دەوڵەتی مەدەنی مەدینە، فارس و ڕۆم، شەرق و غەرب دوژمنمانە، منافق لەناو خۆدا هەڵمان دەکۆڵێ، یەهود لە خیانەتمان لێ دەکا. بۆ ئەوەی بەرگەی ئەم هەموو قورسیە بگرم و ئەم دەوڵەتە ڕاگرم، پێویستیم بە دوو شوێنە، لە ماڵی خۆمدا ئیسراحەت بم، لە ماڵی خوادا ئیسراحەت بم، بەس لەو دوو شوێنەدا دەحەوێیتەوە. ئاگادار بە ئوسکن، بە دووی ئارامیدا نەگەڕێی لە بەرماڵی نوێژەکەت لە ئامێزی خۆشەویستەکەت زیاتر. خاڵی سێیەم بەڕێزان، أنت وزوجك الجنة، أم سيوشيا أنت وزوجك الجنة. خواي قول لم آتدا بي فرموين
ئەگەر دەتەوێت خۆشبەخت بی چاوت بەس باسێشت ببینێ خۆت هاوسەرەکەت ماڵ و حاڵەکەی خۆت. ئەوانەی خۆشبەختن چاویان بەس لەسەر ئەم سیانەیە، ئەوانەی بەدبەختن بە پێچەوانەوە وەڵڵاهی بەدبەخت نین، خۆیان بەدبەخت کردووە، چاویان لەسەر غەیری خۆیان و لەسەر هاوسەری غەیری خۆیان و لەسەر ماڵی غەیری خۆیانە، بە دووی ڕووکەشا دەگەڕێن بەداخەوە، دەگەڕێن بە خۆیان شکر نین. ئەنتە یەکەم جار خۆت بە خۆت ڕازی بە کاکە، خوشکم بە خۆت ڕازی بە، بە چی خۆت ڕازی بە؟ کاکە بە لاشەی خۆت ڕازی بە. ئەم هەموو جوانکاری لە وڵاتی ئێمەدا کە هیچی پێویست نیە بەداخەوە دەکرێت، ئێستا پیاویشی گرتوێتەوە. کابرا برام وەڵڵاهی لوتت عیبی نییە، ئەم هەموو بۆ خۆت عەزیەت دەدەی لوتت سەقەت دەکەی، وەڵڵاهی چاوت پشتە چاوت عیبی نییە بۆ خۆت سەقەت دەکەی. جاوە ئافرەتان هەر لێگەڕێ، مەگەر ئافرەتە ئیماندارەکانی ئێمەش کورد لەوانە دوورن. وەڵڵاهی خاڵکانێک وای لێ هاتووە وەکو میزڵدان فویان تێکردووە، لەسەر کورسێک دانیشێن و کە بزمارێکی پێوە بێ هەر ئەوەندە پێی دابچێ هەموو سلیکۆنە لەشی دێتە دەرێ وەکو میزڵدانەکە فش دەبێتەوە. بە خۆت شکرنی ئەو هەموو پارە لە خۆتا سەرف دەکەی بۆ ئەوەی وەکو چێل لێبێ، وەکو فڵان هونەرمەندم لێبێ. ئاخر فڵان هونەرمەند برا بۆ خۆی بەدبەختە وا خۆی کوژ لە تاوی بێزاری لە ژیان. تۆ دەتەوێت وەکو ئەو بی، وەکو فڵان یاریزان بێ، قژت ئاوا بێ و لوتت ئاوا بێ و چاوت ئاوا بێ. فڵان یاریزان لە ژیان بێزارە، برا تۆ زۆر بەدبەختی بۆ خۆت بەدبەخت دەکەی. کاکە لە لاشەی خۆت ڕازی بە، وەڵڵاهی خوا بۆی هەڵبژاردووی، ئەوە بۆ تۆ باشترین و جوانترین لاشەیە. دڵی خۆت قەناعەت بکە بە لەشی خۆت بە عالم هەر بە ناشێنت بزانێ. دووەمیان بە باڵای خۆت ڕازی بە. خەڵکێ بزان پرسیاری ئەوە دەکا خۆم بکشێنم وەکو ئیسپرینگ بۆی سامتینێک زیاد بکەم، پێڵاوی بەرز لە پێکە 20 سامتین پاژنەکەی بەرز بێ بەس بۆی بەرز بنوێنی، پشتت سەقەت کە خۆت وێران کە، بەس لە دکتۆر پرسە چ زێرەیەکی گەورەی هەیە، بەس بۆی باڵام بەرزتر بێ لە خۆم. ئەو خۆ ناشکوریکردنە بە خۆت، بەخوا خۆت بەدبەخت دەکەی، قەت ژاسوودە ناوی لە ژیاندا. ڕازی بە بەو عیلمەی کە خوای گەورە دوای تێکۆشان پێی بەخشێوی. کاکە ڕازی بە پیشەکەت، ئەو پیشەیە بە هەموو بە وەزیری دنیای مەگۆڕەوە، خوا پارێک نانی حەڵاڵی لەو ڕێگەیە داویەوە، قەناعەت بە پیشەکەت بکە. وەزەوجوک ڕازی بەوە هاوسەرەکەت، وا مەزانە ژنی فڵان کەس کە زمانی ئەوەندە درێژە و بەم لاولا دەیهێنێ و دەی باژنێکی زۆر ساڵحە، بەخوارم بێ لە ماڵەوە وان نەبێ ژنەکەی خۆت بەرچاو نەکەوێ فڵان بێژەرت لە تەلەڤیزۆنا بینیوە خۆ هیچ جسمی خۆی نەماوە، ئەو هەموو میکیاژە نازام چی ئافرەتی ئێمە بەکاری دێنێ. وەڵڵاهی بڕۆن لەو ئەوروپایە بگەڕێن، لە ئەوروپای پێشکەوتوودا خەڵک بە دووشت پێش نەکەوتووە، ئافرەت هەموو لەشی کامل سبوغ بێ، وەجلەکانی قۆڵی لێرەوە ڕوود بێ و لە پشتی ئەژنۆشتەوە لەشی دیار بێ. نەبەخوا ئەوانە لەگەڵ ڕێزمدا بوو هەموو ئافرەتان، بەس ئەو ئافرەتانە ئیشیانە کە لەیانە شەوان و دیسکۆکاندا بۆ بەڕڵای دەسوڕێنەوە، ئەوانە ئەو هەموو میکیاجە دەکەن و لەشیان هەموو بەدەرەوەیە. خەڵک لێرە لەم بازاڕانی کوردستانە دەیبینی هەرچی لەشی بێهی خۆی نییە، هەموو بۆ یاق کراوە، نازانی پێستی خۆی چۆنە و هەموو لەشی خۆی عەرز کردووە. لە ئەوروپا خەڵک ئوستازی جامیعەیە قەدم و چای هەر میکیاجیشی بەرناکەی، مەگە تەنکێک جلەکانی لانی کەم پانتۆڵێکی لە پێدا و کراسێکی قۆڵدرێژی لەبەرداوە با خۆر لێم نەدا، خراپە زەرەری هەیە، سەرما لێم نەدا زەرەری هەیە. خەریکی ئەوانە نییە، ئێمە خەڵک وازانە بەوە پێشکەوتوو دەبی. بۆیە ئاگادار بە هاوسەری خۆت چاوت لەسەری بێ، چاوت لەو میکیاژکراوەی سەر تەلەڤیزۆن نەبێ. سێمیان بەڕێزان ئاگاد لە ماڵی خۆت بێ، بەخوا ماڵی خۆت لە هەموو ماڵەکان خۆشترە عەزیزەکەم. وا نەزانی ئەو ماڵەی تۆ بچووکە 100 مەترە لە چاو ڤێلای فڵان کەس و کۆشکەکەی و باخەکەی و مەزرعەکەیدا ئەو زۆر لە تۆ خۆشبەختترە. تو ئەزانی لە ناو ماڵی ئەوە چ دەگوزەرێ؟ نە بەخوا نازانی. زانای بەناوبانگی ئیسلام، مامۆستای زانکۆ، نووسەر و وتارخوێنی بەناوبانگ دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبە بەناوبانگەکەیدا ئیستەمتع بحەیاتیکە لە لاپەڕی 263دا ئەم کتێبە خۆشبەختانە کراوە بە کوردی چەند جارێک، یەکێک لە کوردیە جوانیەکانی بە ناوی بەختەوەر بژی. نووسەر و ماپناس مامۆستا هێمن محەممەد عەلی کردوێتی بە کوردی، لە لاپەڕی 245 کوردیەکەیە سەیریکەن. دکتۆر عورەیفی دەفەرمێ برایەکم سەرپەرشتی دروستکردنی مزگەوتێکی دەکرد، پارەیان لێ بڕابوو، چوە لای دەوڵەمەندێکی وەکو جەنابتان دەست و دڵواڵا و ئەهلی مزگەوت، داوای پارەیان لێ کرد پیاوانی بەڕێزی ڕیشتپی وەکو جەنابتان. ئەویش مەردانە دەستی بە گیرفانیا کرد و چەکی پارەی بۆ نووسین ئەم مزگەوتە چەندی دەوێ بیدەنێ. ماشەڵڵا دڵ سەیریان دەکرد، ئەم ماڵە، ئەم کۆشکە، ئەم مەزبەحە، ئەم باخچەیە، ئەم هەموو ئینارەیە، ئەمە هەر بەهەشتە و لەسەر زەوی دروست کراوە. بەڵام کابرا خەمبارە، داوای دوعای خێری لێکردن و قوتوێکی حەپی دەرێنا و حەبێکی خواوتیان خێرە، دڵتەنگ دیاری. ئەم حەبە بۆچی دەخۆی؟ وتی برایان گیر خواردوم لە ژیانە،
20 ساڵە خەوم لێ ناکەوێ بە زەبری ئەم حەپانە خەوم لێ دەکەوێ ئەبێ هەموو شەو چەند حەپێک بخۆم ئەو حەپانەش کاریگەریان لەسەر کلیە و گورچیلە و جگەرم داناوە خەریکە جەرگم لە ناوە دەڕزێ کلیەکانم دەوەستێ نای خۆم ئەبێ شەو ڕۆژ بەخەبەر بم دەی خۆم جەستەمدا دەڕزێنێ بەڕاستی لە ژیان ناڕەحەت و بێزارم سبحان الله ئەمان سەیریان دەکرد ئەم خانووە ئەم کۆشکە ئەم مەزرعەیە ئەم هەموو بەزبەح و کارەبا و ئینارە و چراخانە بەڵام کابرا ئێرە وێرانە بەداخەوە ئەڵێ لەوێ ڕۆیشتین یا ئەڵڵاه سیرمان کرد شەقامێک دروست دەکرا شەقام بە ئەم دەقاق و ئەوانە نەڕ و هڕێکە مشکی ئینسان دەچێت موەلیدەیان هەڵکردۆ بۆی کارەبای ڕئیسی کاری تێنەکا و لەسەر خەڵک حیساب نەبێ ئەڵێ لەو کاتەدا دیقەتماندا حرەسی موەلی دەکات چەند ڕۆژنامەیەکی ڕاخستۆ پەڕێ ڕۆژنامە خشتێکی ژێر سەری داوە پڕ خەوی ڕۆژەڕێیەک دەڕوا ئەوەندە بە مرتاحی خەوتۆ ژیانی خۆشە یا الله خەڵک بەزەی بە ئەمەدا دێتەوە بەڵام کابرای خاوەن باخیش خۆزگە بەم حرەسە دەخوازێ کە لەسەر ئەو خاکە خەوتۆ چەند بە ئارامی خەوتووە بۆیە خۆشەویستم زۆربەی خەڵکی ئێمە کە بەدبەختە ژیانی خەڵکی تر دەبینێ بەخوا وا مەزانەکەەوە لە تۆ خۆشبەختترە زانایان دەڵێن دیقەت بدە زەوی ئێمە وەکو شاخواین لە ڕەقیدانا زانانی جیۆلۆزی دەڵێن هەموو شاخێک کە تۆ لەسەر زەوی دەیبینی یەک بەشی دیارە دوو بەشی لەناو خاکایە دوو بەشی نازانین لە ژێرەوە چۆنە ڕەنگی چۆنە حاڵی چۆنە و ڕەگی چۆنە مرۆڤیش بڕواتان هەبێ بەس بەشێکی دیارە کە من و تۆ دەیبینین دوو بەشی وا لە ناخی خۆی و لە ماڵی خۆیدایە من و تۆ زەفەری پێ نابین چۆنە دوو بەشی ژیانی هەر یەکێک لە ئێمە شاراوەتەوە بۆیە بەڕێزم هەموو مرۆڤێک ئازارێکی هەیە دڵنیا بە سوێندت بۆ بخوا وانییە خشاردوویەتیەوە هەموو مرۆڤێک ئازارێکی هەیە هەموو دڵێک داخێکی هەیە یەک دڵ نییە لەم سەر زەوێدا داخێکی پێوە نەندرابێ با سوێند خوا بڵێوانێ بڕوای پێمەکە وا مەزانە خەڵک کە پێ دەکەنە دڵی خۆشە وەڵڵی هەموو دڵێک داخێکی هەیە هەموو خۆزگەیەک کە ئینسان دەیخوازێ یەقینت هەبێ بۆ کەس لەم سەر زەوێدا ناتۆتە جێ ئەوە بەس لە بەهەشتا هەیە بۆیە ڕازی بە ئەنتە وەزەوجوکە ئەلجەنە بەس چاول لەسەر سێشتی خۆت بێ لەسەر لاشەی خۆت لەسەر هاوسەری خۆت لەسەر ماڵ و حاڵی خۆت ئەوە خۆشبەخت دەبی بەڵام بەدبەختی لەوێوە دەست پێ دەکا خۆت بەراوردکەی بە خەڵک وەکو فڵان کەسم لێ بێ ئای ژنی فڵان کەس چەند بەختەوەر و چەند چاکە و من چۆن ماڵوێرانم ژنێک دیکۆری پیاوێک دەبینێ لەسەر شاشە لە مزگەوت لە بەرنامە لە فڵان شوێن ئای پیاوی فڵان کەس چەند پیاوی چاکە بەخوا برا لەوانەیە لە ماڵەوە نەبێ مردی خۆتت بەرچاو نەکەوێ وا نەزانی کەلاوەکەی تۆ هیچ جنێ و کۆشکی فڵان کەس جێگەی ئیسراحەتە بەردەوام چاول لەسەر ماڵی خۆت بێ ئەگەر وامان کرد ئەم قورئانەمان لە ژیانمانە جێبەجێ کرد وەڵڵی دڵنیا بن هەمومان خۆشبەختین و خوا لە بەدبەختی لامان دەدا داواکەرم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە خۆشبەختی دنیا و قیامەتمان کەی یا ئەڵڵا خۆشبەختی دنیا و قیامەتمان کەی یا ڕەبی خوای پەروەردگار لە هەموو هۆکارێکی بەدبەخت بوون خۆمان هاوسەرمان منداڵمان تێگڕای ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم پارێزی یا ڕحم الراحمین ئەوانی نەخۆشن خۆیان شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خۆی ئەوانی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانی دڵتەنگن دڵخۆشیان کەی ڕازیمان کەی بە بەشێک کە پێت بەخشێوین بەرەکەت بخەیتە ئەوەی کەوا پێت بەخشێوین یا ڕەبی خۆیە کەم و کوڕیەکانمان خۆت بۆمان تەواوکەی ئەوانەی قەرزار و نەبوو نەدارن یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانیان لێ بکەیتەوە ڕحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون